لەبارەی گرنگی کردنەوەی مۆزەخانەی نیشتیمانی بارزانی دەمەوێت گفتوگۆ بکەم میوانم هەیە بەڕێز سعید قازی مامۆستای زانکۆ و پسپۆڕی شارەزا لە بواری زمان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک سعید زۆر بەخێربەی. کاک سعید ئەگەر بۆچوونی بەڕێزتان بزانم لەبارەی کردنەوەی ئەم مۆزەخانە نیشتیمانیە لە بارزان گرنگی ئەم مۆزەخانەیە چییە؟ گرنگی مۆزەخانە ئەساساً لەو فەلسەفەی دروستبوونی مۆزەخانەدایە. مۆزەخانە شوێنێکە یا مۆزە با بڵێن دروستەکە بەکارهێنانی مۆزەیە ئەو خانەیە ڕووی زمانیەوە ڕەنگە پێویست نەبێ. مۆزە بۆ خۆی شوێنێکە بۆ پێناسەکردنی مرۆڤ، شوێنێکە بۆ پێناسەکردنی جیهان. بەشێکیش لەو جیهانە با بڵێن کوردستانە کە بەهۆی ئەم بارودۆخە سەختەی کە لەسەری بۆ نەیتوانی و خۆی پێناسە بکە. ڕۆژاوایەکان زۆر جار شتەکانی پەیوەندی پێوەستە بە مۆزە و بە مێژووی مرۆڤەوە گواستویانێتەوە بۆ لای خۆیان بە سەرتۆپی زەوی ناسیوەوە خۆیان بە لایقیوەی زانیوە کە ئەو مێژووە لە لایوانەوە بژاردرێتەوە. گەڕانەوەی مۆزە بۆ سەرخاچی کوردستان باسی ئەوە پێشان دەدا کە کوردستان گەیشتۆتە شارستانیەتێک کە دەتوانێت لە ناوخۆیدا مۆزە دروست بکە و بۆ خۆی پێناسەی خۆی بکاوە، بۆ خۆی سەربردەی خۆی بجێڕێتەوە و بۆ خۆی وەک بەو جۆرەی هەیە لەسەر خاچی خۆی ئەم ناوەندانە دروست بکا بۆەوەی کە ببێتە ناوەندێک هەم بۆ کوردستان ناسی، هەم بۆ جیهان ناسی، هەم بۆ مرۆڤ ناسی. و بە تایبەتی ئەو کە شێوەستا یادگەی وەرگرتووە بەڕاستی زۆر فۆکۆسەکەی لەسەر مێژووی هاوچەرخە و بە تایبەتی فۆکۆسەکەی لەسەر خەبات و شۆڕشی جەنابی بارزانی نەمرە. ئەم بەرزەستەکردنەوەی ئەم بەشەش لە ناو ئەم مۆزەیەدا زۆر دەتوانێت قسە و باسی لەسەر بکرێ بە تایبەتی بەهۆی وەی کە چی لە ڕووی جوغرافیاییەوە جەنابی بارزانی نەمر جیاوازە لەگەڵ هەموو سەرکردەیەک، یعنی پانتای جوغرافیاییەکی کە ئەو خەباتی تێدا کردووە یەکەم زۆر گرنگە فراوانیەکەی. گرنگێکی دیکەشی هەیە ئەو پانتا مێژوویەی ئەو خەباتی تێدا کردەوە. دەزانین کە ئەو ماوەی کە ئەو خەباتی کردووە کەمتر سەرکرد دەتوانیوێ ئاوا لە درێژاییەک لە قوڵایەکی زەمەنیدا خەباتی کردبێ لە پێناو ئەو شتە جوانانەی کە بە تایبەتی جەنابی سەرۆک لەو ڕێوڕەسمەدا دوو ڕۆژە باسییان دەکات. مامۆستا سعید، ینی هەمیشە مێژوو شایەتی ئەو ڕابردووی هەرگەلێکە، هەر نەتەوەیەکە، خەباتی هەرگەل و نەتەوەیەک. ئەم مۆزەیە تا چەند تەواوکەری ئەو مێژوەیە بۆ نیشاندانی ئەو خەباتەی کە مەلا مستەفای بارزانی لە پێناوی کورد کردوویەتی لە سەردەمی خۆیدا. ئەوەی ئەمن دوێنێ بەڕاستی کە چوون بینیم ئەوەی جێڕانەوەیەکی زۆر تایبەتە. تایبەتمەندێکی ئەو جێڕانەوەی چییە؟ یعنی خۆی مۆزە ئەرکەکەی ئەوەیە کە ئەو شتە ئەو بابەتانێک کە ناخرێنە بەردیدی خەڵک لە مۆزەدا مۆزە و ئەرکەی هەیە کە دەیخاتە بەردیدی خەڵک. یعنی مڵکە ئەو مڵکەی کە لە ئەساسدا هەر مڵکی خەڵک بووە دەیگەڕێنێتەوە بۆ خەڵک. دەبینی لە ناو هێندێک شوێن ئەمانە دانراون خەڵک نایان بینێ. ئەو مۆزەیە لە واقعدا ئەو کارەی کرد، یعنی ئەو بابەتانی خستەوە بەردیدی خەڵک و دایەوە بە خەڵک و بە گشتاندنی ئەو بابەتانە بە بڕوای من گەڕانەوەی کارێکی زۆر دموکراسیانەیە و بەهادان بە خەڵکەوە بەهادان بەو مێژوەیە کە ئی خەڵک بوو و ئێستا گەڕاوەتەوە ناو باوەشی خەڵک، گەڕاوەتەوە بەردیدەی خەڵک. ئەوەی دیار بوو لە پرسیارەکەی جەنابەت دەی ئاماژەیە، ئەوەی دیار بوو سادەیی بوو بە ژیان و بە لیباس و بە کەرەسەی ئەو سەرکردانە. من مەسەلەن سەرنجی پێڵاوەکانی بارزانی نەمرم دەدات، سەرنجی جلوبەرگەکەی کاگدریسی هەمیشە لە یادم دەدا. پیاو هەز دەکا کە ئەوانە بەڕاستی چۆن هەر ئەو ژیانی ڕۆژانیان، ئەو کەرەسەی ژیانی ڕۆژانیان، ئەو پێشانگایی کە ژیانی ڕۆژانەی وان پێشان دەداوە دەیگەڕێنێتەوە بۆ بەردیدەی خەڵک و دەیخاتەوە باوەشی خەڵک. ئەوەی پێشان دەدا کە ئەو سادەیە و جوانی و ئەو با بڵێن ئەو بەهایانەی کە خەباتێکی ڕاستەقینە دەبی هەی بێ سەرکردەیەکی ڕاست. باشە، ئێوە وەکو مامۆستایەکی زانکۆ کە چوونەتە ئەوێ و بینیوتانە، ئەگەرنەوەی نوێ ئەوانەی کە مێژویان تەنها لە پرۆسەی خوێندن خوێندۆتەوە و زانیویانە بڕۆنە ئەوێ و ئەم مۆزەیە ببینن و ئەوانەی کە تۆ بینیوتە بیبینن، چ گرنگێکی بۆ ئەوان هەیە؟ چه هەستێک لای ئەوان دروست دەکات؟ یەکێک لە زۆر پرسیارێکی چاک بوو. یەکێک لە شتەکان یەکەم دەزانین ئەوەی کە بەرهەم هاتووە بەرهەمی گوتارێکی گەورەیە
ولا هەمان کاتدا ئەوەی کە ئێستا بەرهەم هاتووە لەسەر دەستی ڕۆشنبیری کوردیە بە بڕوای من لەسەر دەستی گەشەی شارستانیەتی کوردیە خۆی مۆزەوایە بەرهەمی یعنی ئەم با بڵێن ئەم پێشکەوتنەیە لە ڕووی شارستانیەوە ئەم جار ئەم گوتارەی دروست بوو بۆ خۆی گوتار دروست دەکات لە چۆ دروستی دەکات یەکێک لەوانە لەو شوێنانەیە کە جەنابەت گوتە یعنی ئێستا جیلی نوێمە نەوەی نوێمە کاتێک بە چاوی خۆی ئەم شتانە دەبینێ دەچێت لەمسیان دەکات چونکی زۆر گرنگە مۆزە ئەوەیە ئەتۆ یعنی مێژوو دەکەیە بەشەی کردنی یعنی بەعینیکردنی مەلموسکردنی ئەو بابەتانەیە کە ئەو لە ناو کتاب و دەقدا دەیبینێ ئێستا بە خۆی لەمسی دەکات کە ئەوە لەمسی دەکات بە گۆتارێکی نوێش هاوکات ئەوە دەبێتە هۆیەوەی کە گۆتارێکی نوێ و گۆتارێکی کوردستان ناسانە و گوتارێکی مێژوو ناسانە و بۆ خۆی گوتارێکی نوێ لەسەر ئەو بیر و باوەڕێی لە پشت ئەم مێژوو هەیە لای قوتابیان بە تایبەتی لای کەسانی توێژەر کەسانێکی کە لە بواری کوردستان ناسیەوە کار دەکەن و شتێکی دی حەز دەکەم باس بکەم ئەویش بە کوردستانیەتکردنە ئەخەر شتێک ئەتو وەختێکی دەتوانی شتێک ڕوو دەدا وانە هەوڵێک هەیە خەباتێک هەیە ئەوەی کە ئەتۆ بتەوێ مۆزە جەیەکی باشە بۆ بە کوردستانیەتکردنی ڕووداوەکان بڕوای من ئەوە لەوێ دەتوانێت ڕوو بداوە دەتوانێت پەرەی پێ بدرێ بە تایبەتی باوە گرنگە ئەو لەبارەوەیدا ئەمە باس بکەین کە مۆزە بە حکمی وەی کە سەر دەکرێت فراوانتر بکرێتەوە بەڕاستی یعنی لەم ئەم یادگێ بکرێت بە مۆزە یعنی بەرهەمی شتەکانی دیکەشی تێدا بەرزەستە بکرێتەوە زۆر بابەتەیە لەوێدا بەرزەستە کراوەتەوە جێی خۆیەتی جێی شانازیە بەڕاستی نەوەکانی مە چاوەڕێ بوون ئەو شتانە ببینن و دەبێ بیبینن و دەبی دواتر مەجالێک دروست بێ بەڕاستی بینینی وانە زیاتر بۆ خەڵک فراهەم بکرێ بەس بە بڕوای من بۆ شایەک هەیە چونچینێ ئێمە دەبی هەموو سەربردەکەی بجێڕینەوە و هەموو بەهاکان بگوازینەوە بۆ ناو مۆزە چونکی مۆزە شوێنی ناسینی ڕەوتەکەیە شوێنی ناسینی ڕێبازەکەیە شوێنی ناسینی جوقڕ و شوێنی ناسینی ئینسانە ئینسانێکی کە ئەم واقعی بەرهەم هێناوە ئەمە زۆر گرنگە ئەمە چەند یارمەتی مێژونووسان و کوردناسان دەدات بۆ ئەوەی کە بتوانن مێژووی کورد ئەو خەباتێک کە کورد کردوێتی لە ڕابردوودا وەکو خۆی بیهێڵنەوە گێڕانەوەکان وەک جەنابەت ئاماژەت پێکرد تەنیا لەسەر زمانی مێژونووسانی بیانیەوە نەبێت زۆر یعنی ئەمە هەروایە ینی دانانی مۆزە تۆ گە سەرنجت دابێ دانانی مۆزە وەختێکی کە مۆزەت مەسەلەم پسێ سەر مێژووی مۆزە گرنگە یعنی مێژووناسان ئەوانەی کە جەناب دەکارەوە دەبی بگەڕینەوە سەر مێژووی بابەتی مۆزە ئەساسەن لە دوای شۆڕشی ڕۆنێسانسەری هەڵدا مەسەلەن لۆڤێری فەڕانسەی کە 1682 کاخی وێرسای دروستکرا لە فەڕانسەی ئەمجار ئەو قەڵای لۆڤێر تەرخان کرا بوو بە مۆزە لە شۆڕشی فەڕانسەیدا 1693 ڕاست لە نێوان شۆڕشی مەزنی فەڕانسەدا ئەوە کرا بە مۆزەخانە یعنی ئەمە پێم چمان پێ دەڵێ پێمان دەڵێ کە یعنی چی پاشاکانی فەڕانسەی هێنایان ئەم شتانەی کە مەفاخیری خۆیانەوە شکۆی خۆیان بوو پێشای بەس دوای شۆڕشەکە ئەوەی گواستەوە بۆ ناو خەڵک ئێستا ئەوەی کە دەبینین ئەم شۆڕشە بۆ هۆی وەی کە مرۆڤ لە ڕێی مۆزەخانەوە بۆ مۆزەکردنی ژیانی مرۆڤەوە زانیارێکی گەورە لەبارەی جیهاندا بەدەستبێنێ بۆ ئێمەش کە لێرە کردنەوەی ئەو مۆزەیە هیوادارم و دەبی واژ بێ یعنی ئەگەر بۆ خۆی ئامانجەکە ئەوەیە و ئامانجی ئەمە ئەو معریفەت ناسی لەبارەی مۆزەدا هەمانە ئەوەیە کە دەبی ئەوەی دابینکە کە ئێمە خەریکین لەسەر خاچی خۆمان بە شێوە مۆدێرنەکە شتێکی لەو مۆزەخان زۆر شێوکی مۆدێرنی هەیە یعنی بە شێوەی مۆدێرن و سەردەمیانە و زۆر ئەوە دروست کراوە هیوادارم ناوەڕۆکەکەشی ئێستا لە ئاستێکی زۆر باشدایە بگاتە ئەو ئاستەی کە ئامانجەکانی دروستکردنی مۆزە ئەویش بە دیارە وەکو جەنابی سەرۆکیش فەرمووی لە ئەخیرەنکەوتی ئەوە واخۆی فەلسفەی با بڵێ شۆڕشەکەش ئەوەیە کە چاکسازی بکرێ گرنگی بەهادان بەو چاکسازیەوە بەهادان بە چاکسازی و پێشخستنی ناوەڕۆکی ئەو با بڵێن ئەو مۆزەی کە ئێستا دروست کراوە و هەر دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت هەموو ئەوانەوەی ئێستا هەیە و بۆ بەرچاوگرتنی هەموو ئەو با بڵێن مەرجانە دەتوانێت سەرەتایەکی باش بێ بۆوانەی کە کاری لە کۆڵینەوە دەکەن بۆی کە مەجالێکی گەورە دروست دەکات بۆی کە
هەم بابەتەکە بە کوردستانی بکرێەوە هەم کوردستان ناسێکی گەورە لە سەردەستی دروستکردنی ئەو مۆزەی ڕوودا. زۆر باشە مامۆستا دوێنێ لە یەکەم ڕۆژی کردنەوەی مۆزەخانەکە ژمارێکی زۆر لە میوانانی بیانی لەوێ بوون وەک سەرۆک بارزانیش لە گوتارەکە ئاماژەی پێکرد هەندێکتان ئەوانن ئەو وڵاتانن کە هاوکاری ئێمەتانە کردە و کات مەبەستمە بڵێم کە ئەوەکو خۆت گوتت کە بینیوتە بە کەلوپەلی سادا بە چەکی سادا بەڵام بە ئیرادەیەکی بەهێزەوە کاتی خۆی کە مەلا مستەفای بارزانی و پێشمەرگەکانی کورد ڕوبەڕووی ڕژەمێک لە دواییەکەکان لە سەردەمی عوسمانی تا ڕژەمی بەعس بوونەتەوە ئەمە چەند گرنگە بۆ وڵاتانی دیکە بۆ بیانیەکان کە بیبینن بۆ ئەوەی تێبگەن لەوەی کە کورد چۆن خەباتی کردووە چۆن گەیشتۆ تا ئەم ڕۆژەی کە بەدەستی هێناوە. یەکێک لە ئەرکەکانی مۆزە خۆی ئینسان شناسیە ئەوەی دەڵێن مرۆڤ ناسی ئەوەی دەڵێن مردم شناسی ئەتۆ ئەگەر دەچێنە وردەکاری ئەو مۆزەیە ئەوەی لەو مۆزەیە دانراوە زۆر جوان یعنی دەتوانی لە ڕێگای ئەم پێشانگایەوە لە ڕێگای و مۆزەیەوە ئەم لایەنە لە یعنی ناسینەوەیەکی باشە ئەوەی کە لە ژێرناوی پێی دەڵێن مردم شناسی یعنی تۆ دەتوانی هەر لەو ڕوانگەیەوە سوود لەو ئاسەواری ناو ئەو مۆزەیە وەربگری و بگەیە ئەو مەسەلەی ئەمە ئەو ئامانجەی کە لە دەرەوە ئەوانەی توێژەرن ئەوانەی لە ناوەوە توێژەرن دەتوانن زۆر سوود لەوەی ببینن بەس شتێک کە باست کرد مامۆستا ئەوەی کە ئێستا سەرنجت دابێت لە 1920 یەکەم مۆزە لە عێراق دروست بوو لە بین 1955 مۆزەخانە لە مۆزە لە هەولێر دروست بوو 1961 مۆزە لە سلێمانی دروست بوو بەڵام مەرجێک هەبوو لەو مۆزانە یعنی ئەشیایەک دەگواسترانەوە ئەو مۆزانە کە دەبوو دووەمی هەبێ سێوەمی هەبێ و ئەساسەکەی دەبوو بڕوا بۆ بەغدایە هەمان ڕەفتاریش لە بەشەکانی دیکە بە نیسبەت کوردستان کراوە یعنی ئاسەواری ڕەسەن و ئاسەواری مێژوویی ئەم نیشتیمانە لە شوێنی خۆی ئەولەویەتی پێ نەدراوە بۆی کە لەوێ بهێڵدرێتەوە ئەمە بە بڕوای من دەستپێشێکی گرینگە لەو بارەشەوە و دەوروبەری ئێمەش وەک پرسیارەکەی جەنابەت بە وەرگرم وەرم گرت پرسیارەکەی جەنابەت و لە دەوروبەری ئێمەش ئەمە تەمەنای وەی دەکەین کرانەوەی ئەو مۆزەخانەیە ببێتەوەی کە ئەوانیش بە دیدەی ئیعتیبار بڕوانن و ئەم شەرعیەتە بدەن بەو نیشتیمانە کە بتوانێت لە ناو خۆی پێناسە بکە و ئەوانیش بە ڕێزەوە بۆ ئەم پێناسەکردنی خۆی لەلایەن ئەو نەتەوەیەوە ڕێزدا بنێت. زۆر سپاس دەکەم مامۆستا سعات قازی مامۆستای زانکۆ و پسپۆری شارەزا لە بواری زمان سپاس بۆ ڕوونکردنەوەکانت کە لەگەڵمان بووی زۆر بەخێر بیت.